لە چەوەری دۆمی بەرنامەکەماندا بابەتێکی یاساییمان بۆ هەڵبژاردون کە باز لە ڕێکارە یاساییەکانی داهێنیکردنی منداڵ دەکەین بزانین داهێنیکردنی منداڵ چییە و ڕێکارە یاساییەکان چین و مەرجەکانی چین وەروەها لە حاڵەتەکانی جیابوونەوەی هاوسەراندا پێویستە بەخێوکردنی منداڵ چۆن چۆنی بێت و بینینی منداڵ لای باوک چۆن چۆنی بێت کە هەموو ئەمانە بە یاسا ڕێکراون. گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئاڤان ئەحمەد پارێزەر خاتو ئاڤان بەخێربێی سپاس بۆم دەرفەتە بەخێربێ یاخواستەر چاومان ئەگەر لەو دەست پێ بکەین مەبەست چێ لە داهێنیکردنی منداڵ. دیارە بەنای خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە بۆ ئەم بەرنامە جوانە هەڵبەتە بابەتێکی گرنگتان هەڵبژاردووە چکە لە ڕاستیدا ئەم بابەتە یعنی بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەڵگا لەبەر نەزانینیان بێ بە مافەکانی خۆیان بۆ داهێنیکردن هەر لایەنێک بێ ئەو لایەنەی کە هەڵ ئەبژێرێ بۆ داهێنیکردن بەڕاستی یعنی لایەنەکان سیرەکەی بۆ مافە نازانن بۆیە حەقی خۆیەتی یعنی لە ڕێگەی ئەم مینبەرە جوانەوە بتوانین ئەو مافە بە کۆمەڵگا بگەێنرێ تاکو و تاکەکان و بە تایبەتتر مەسەلە زیاتر دایانی کە دایک لە پێشترینە ئەو دایکە بە مافی خۆی بزانێ و ناو کۆمەڵگەش بەڕاستی ستەمی زۆر کراوە بەرامبەر بەو مافە و بە تایبەتی ڕوبەڕووی ئافرەتان و هەندێک جار ڕوبەڕووی مناڵ چکە ئەوەی مافی داهێنیکردن مافێکی یعنی دووسەرێ دوو خەسڵەتی هەیە خەسڵەتێکیان هەم مافە هەم ئەرکە هەم مافە بەنسبەت دایکەکەەوە دایکەکە ئەتوانێت ممارەسەی ئەو مافەی خۆی بکە و هەم ئەرکیشە بەڕاستی ئەبێ کەسێکی ئەمیندار بێ کەسێکی بە ئەمەک بێ کەسێک بێت تواناو لێ هاتووی بەرامبەر بەو ئەرکە بزانێت ئەو ئەرکەی کە لە ئەستۆیدایەتی بە ئەمیندارانە ئەرکەکەی خۆی جێبەجێکە وەلەیەک کاتیشا مافێکی مناڵەکەشە کەواتە نابێت مناڵ لێرەدا ببێتە قوربانی و زۆرترین مڕاعاتێک زۆرترین شتێک یعنی چۆنەڵی مافێک کە زیاتر پێی درابێ مەسلەی مناڵە کە لێرەدا مناڵ بەڕاستی زۆر حسابی تایبەتی بۆ کراوە لە مەسلەی دایانیدا. پێشێنە بینە سەر کرۆکی بابەتەکەمان تا چەند گرنگە دایکان و باوکان هەمیشە بەردەوام وشیاری یاساییان هەبێت ینی خێزان وشیاری یاسایی هەبێت لەوەی کە لە هەندێک حاڵەدا کە پێویستی بەوە بێت کە بزانێ مافی نافەوتێ حەقی نافەوتێ و منداڵەکەی حەق و مافی نافەوتێ خوا نەخواستاگەر گەشتە ئەوەی کە حاڵەتی جیابوونەوە یان حاڵەتێکە وا دروست بوو کە بۆ نمونە بۆ لەم بابەتی ئێستاماندا منداڵ لە ڕووی یاسایەوە کە چۆن ماوەڵ لەگەڵا دەکرێت لە بابەتی داهێنیکردنیدا. بەڵێ دیارە بنسبەت هەم طبعاً یاساکانی باری کەسێتی کە لە مادەی 57 تا بە 9 بڕگا زۆر بە جوانی باسی مافی داهێنێتی ئەکا هێنی ئەو تەڕەفانەی کە تایبەتن بە داهێنیکردن ئێتر ئەو داهێنیکردنە چ مناڵ بێ کە وەکو مافێکەیەتی وە چ دایک بێ وەکو ئەرک و ماف و چ باوک بێ کە ئەتوانێت ئەو مافە بۆ خۆی بگەڕێنێتەوە چ کەسانێکی تر بێ کە مەسەلە دادگا خۆی سەرپشکەلەوەی کە بەرژەوەندی مناڵەکە بپارێزێ ئەمانە لە ڕووی یاسای هەمووی ڕێکخراون و لە ڕووی طبعاً یاسای باری کەسێتی تەواوی بڕگە و بابەتەکانی لە شریعەتی ئیسلامی وەرگیراوە کە ئەمە لە شریعەتی ئیسلامیشا ینی بابێکی زۆر گەورەیە لەوەی کە باس لە شتێکی تایبەتی پرسێکی تایبەتی ناو خێزانەکە کەویش داهێنیکردنە ئیتر ئەم داهێنیکردنە لە ماوەی چۆنەڵی ژیانی هاوسەرەتی تا بێت یاخود لە دوای جیابوونەوە کە شوێنێکی گەورەی داگیر کردو لە شریعەتی ئیسلامیە و حەق و مافی هەموو لایەنەکانی دابین کردەوە ڕێکار و چارەسەرکردنی ئەو کێشانەی دێتە بەردەم داهێنیکردن هەمووی چارەسەر کردووە بۆیە سەیرەکەی بەعام ئەو کەسانە کۆمەڵگا تاکەکانی کۆمەڵگا شارەزاییان نییە لە بەرامبەر بە ئەو مافانەی
هەیەە ئەو شارەزای جاری وا هەیە نە شارەزاییە وان لێکە کە شەرمیش بکەن پەنابەر نەبەردادگاکان بۆ ئەوەی ئەو مافیان بۆ بگەڕێتەوە لە کۆتا جارە دوور ئەکەونەوە بۆیە ئەو ترسەی لە دڵی دایکێکە هەیە یاخود لە دڵی باوکێکە هەیە یا لە هەر کەسێکی تر هەیە نەزانینە یان ترسی نەزانینە بەرامبەر بە بڕگە و بابەتەکان کە لە یاساکانە زۆر بە جوانی و لە شریعەتی ئیسلامیە باس کراوە. دەستەکانە خۆش بێ مەبەست چی بوو لەوەی کە داهێنانکردن لە کاتی بوونی خێزان و پرۆسی هاوسەرگیری یاخود لە دوای چابوونەوەی هاوسەر ئەمە بە جێبکەین دیارە بەپێی یاسا یعنی داهێنانکردن لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە دایک ئەبێ. طبعا ئەگەر لە ئەسنای ژیانی هاوسەرەتی دابێت چکە هەندێک دایک هەیە بەڕاستی لەوانەیە دایک بێ مناڵەکەی بوو بێ لە دایک بەڵام دایکەکە توانای نەبێ بۆ داهێنانکردن جاری وای ئەم دایکە ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە کە ئەو مەرجانی پێویستن بۆ داهێنانکردن نەتوانێت دەستەبەریکە بۆ منە کەسێکی پەککەوتە ئەبێ ناتوانێت ئیداری مناڵەکەی بدا یا کەسێکی کە کەم ئەندامە لەوانەیە کەسێکی پێویست بێ لەژێر سەرپەرشتی ئەما چکە دوجار ئەگەر کەسێکیشی بۆ بگیرێ بۆ داهێنانکردن ئەبێ ئەو کەسەی کە مافی داهێنانکردنەکەی پێ ئەدرێ کە دایکە یا باوکە بەڕاستی بتوانێت ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو دایانە بکات کە مەسەلە بۆی گیراوە لەو حاڵەتا بەڕاستی لە ژیانی هاوسەرەتیدا بابەتێکی گرنگە داهێنانکردن کە هەتا مەسلەی کرێی دایانی یاخود هەندێک بابەت کە مافی مناڵەکە و دایکەکەیە لە کاتی ژیانی هاوسەرەتیدا ناتوانێت داوای بکات کرێی دایانی بۆ دایکێک کە لە ماوەی لە ژیانی هاوسەرە بەس بۆ دوای یاخود لە ماوەی تەلاقی ڕەجعیدایە کە ئەویش 3 مانگە بەڕاستی لەو ماوەیەدا کە ئەو ئافرەتە تا ئەو مدەی کە ئەگەڕێتەوە بۆ لای پیاوەکەی لە مدەی تەلاقی ڕەجعیە بۆی نییە داوای کرێی حەزانە و ئەو مافانەی کە پەیوەندی بە نەفەقەی مناڵەکەیەوە هەیە داوای بکات. زۆر باشە دوای جابوونی هاوسەران چۆنی ڕێکارە یاساییەکان منداڵ داهێنانکردنی بە چ مەرجێک لای دایکی ئەبێ یاخود بە چ مەرجێک لای باوکی ئەبێت بەڵێ دیارە مەرجەکانی داهێنانکردن یاساش و شریعەتی ئیسلامیش گرنگی زۆریان پێدا و هەردوو ینی لایەنەکە نزیکن لە یەکەوە یەکێک لەو مەرجانە بەڕاستی ئەوەیە کە کەسێکی بالغ بێ طبعا ئەم بالغ بوونە بۆیە باس ئەکات چکە لەوانەیە هەندێک کەس بڵێن بالغ بۆ چکە بالغ بۆ دایک و باوک نا بالغ بوون بۆ کەسێک کە هینی چۆنەڵی ئەرکی داهێنانکردنی پێ ئەدرێ ئەرکی داهێنانکردنی پێ ئەدرێ بۆیە لەو حاڵەتا بالغ بوون گرنگە چکە ئەگەر کەسێک گەشت بێتە ئاستی ئەوەی مناڵی ببێ مانای وایە بالغ بووە کەواتە ئەم مەرجەکە یاساش و شریعەتیش دایناوە بۆ ئەو کەسانەیە کە تۆ مەرجی دانیان ئەدەی تێو یاخود دادگا یا دادوەر خۆی ئەو مافەئەدا بەوان خاڵێکی تر مەسەلەی عەقڵ و ژیریە بەڕاستی ئەبێ کەسێکی ژیر بێ و کەسێک نەبێ چۆنەڵی جێل بێت یاخود شێت بێ یاخود نەتوانێ یعنی لە ڕووی ژیریەوە ئیدارەی ئەو منداڵە بدا و چاودێری بکە چکەمە دوجار بیرمان نەچێت داهێنانکردن بریتیە لە چاودێریکردن و پەروەردەکردن و سەرپەرشتیکردن و لە هەمان کاتا پاراستنی ژیانی مناڵەکە لە هەر زەرەر و زیانێک کە ڕوبەڕووی ئەبێتەوە و لەگەڵ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمانە هەمووی خۆی ئەبینێتەوە لە یاسایە پێناسەیەکی دقیق نەکراوە لە دەقی یاساکانە بۆ داهێنانکردن و ئەمەی جێهێڵاوە بۆ دادوەر بۆ ئەوەی دادوەر بتوانێت بە پێی گۆڕانکاریەکانی ژیان و بە پێی تایبەتمەندێتی کەسەکان بتوانێت ئەو بابەتە زیاتر ڕێک بخاوە زیاتر ئیجتیهادی تیا بکە بۆیە پێناسەیەکی واهین نابێ یەکێکی تر لە خاڵەکان مەسلەی ئەوەیە کە ئەم کەسە توانا و لێهاتووی هەبێ بتوانێت قودرەتی بەسەر ئیدارەدانی مناڵەکەیدا بشکێ چکە کەسێکی نەخۆش کە خۆی نەخۆشە ناتوانێت مناڵەکە بەرێ بەڕێوە یاخود مەسەلە کەسێک کە زۆربەی کاتی مەسەلە بە دەوامێکی زۆر درێژخایەنەوە ئەباتە سەر کە ناتوانێت دانی بۆ مناڵەکە بکە و لە هەمان کاتە بەڕاستی
ئەبێ هەوڵ بدرێ کە ئەو دایانیکردە هەم ئیرادەی بەهێز بێ و توانا و لێهاتووی هەبێ هەم عاقڵ بێ هەم بالغ بێ کە ئەمانە مەرجی ئەوەیە کە بۆ دایانیکردن مەرجەکان ئەبێ دەستەبەر بکرێ. سەبارەت بە ماوەی دایانیکردن و درێژکردنەوەی ماوەی دایانیکردن ئەمە چۆن چۆنیە ئەو ماوەیە ینی کات چۆن چۆنی لەم نێوەندەدا. بەڵێ بەنسبەت ماوەی دایانیکردن ئەم ماوەیە کە کاتێک دەست پێ دەکات بەڕاستی لەو کاتەوە دەست پێ ئەکات کە مناڵ لەدایک ئەبێ تا تەمەنی 10 ساڵان تا 10 ساڵ واتە ئەو مناڵەت تا ئەگاتە قۆناغی تەمیز کە چاکی و خراپی یاخود بۆ نمونە بتوانێت پاک و خاوێنی خۆی مەسەلە تەندروستی خۆی یاخود ئەو شتە مەسەلە جلوبەرگی خۆی بگۆڕێ تا ئەو تەمەنە تا 10 ساڵ ئەبێت لە دوای 10 ساڵ بۆ 15 ساڵ لە دوای 10 ساڵ بۆ 15 ساڵ دادگا سەیری وەزعەکانەکە ئەگەر ئەم دایکە مەرجەکانی دایانیکردنی لە دەست نەدابێ وەک خۆی بێ ئەو کاتە دادوەر باشترین کەس کە هەڵی بژێرێ بریتێ لە دایکی ئەگەر سەربەستی منداڵ دەور نبینێ بڵێ من لای باوکمە بمیان دایکی لە تەمەنی 10 ساڵ بۆ 15 ساڵ ئەو پرسە نادرێتە دەست هێن دادگا بەڵکو بەرژەوەندی مناڵەکە زیاتر لە بەرچاوگیرێ. من حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە لە بۆ دایانیکردن بەرژەوەندی مناڵ چەقی سەرەکی هەموو ئەو بڕیارانەیە کە بڕیار ئەدرێ لە چارەنووسی ئەو مناڵە دایانیکردنەکەی لە لای کێبێ واتە مەرجێ لە لای دایکی بێ بەڵام ئێمەڵێن دایک لە هەروەکو هەم حەدیسەکە ئەفەرمێ دایک لە پێشترینە بۆ ئەحەقترین کەسە بۆ ئەوەی دایانی بکە هەم لە هەمان کاتیشە قانونیش بە هەمان شێوە. زۆر باشە سەبارەت بۆی کە ئەگەر مافی دایانیکردن بە تەواوەتی درا بە دایکەکە بەڵام باوک زانی کە منداڵەکەی بە شوازێکی باش بەخێو ناکرێت یاخود کێشەگرفتێکی زۆری هەیە ئەو بەڵگانە چین کە بیسەلمێنێت کە دایانیکردنی لای دایکی لەوانەیە وەکو پێویست نەبێت بۆی کە بتوانێت ئەو باوکە دایانیکردنەکە بێنێتەوە بۆ لای خۆی یاخود کەسێکی بۆ بگرێت بتوانێت دایانی بۆ منداڵەکەی بکات پێویستە چه بەڵگە و چ شتێک بخاتە ڕوو بۆ دادگا. هەر لایەنێک بێ کە ئەرکی دایانیکردنەکەی پێ بدرێ هەر کاتێک ئەو لایەنەی بەرامبەر کە دایانیکردنی پێنەدراوە دەتوانێت چاودێری لایەنی چۆنڵی مەرجەکانی ئەو هینە بکات ئەو دایانیکردنە بکات ئەگەر دەستە بەر نەبوو واتە هەر لە کاتێکە ئێمە باسمان کردوتمان مەرجەکان بەو شێوازەیە بۆ نمونە لە کەوتمان ئەبێ لە تواناییدا هەبێ بۆ نمونە دایکێکە زیندانی کراوە یعنی لەم حاڵەتە زیندانیکردنی ئەم دایکە ئەبێت ینی باوک کە لە دوای دایکەوەی بۆ ئەوەی بۆ چۆنەڵی پاش و پێش کەوتنی دایانیکردنەکە باوکەکە ئەتوانێت داوای گەڕانەوەی ئەو مناڵە بکات بۆ دانی بۆ لای خۆی بۆیە لە دەستدانی هەموو ئەو مەرجانی کە باسمان کرد یاخود نەک هەمووشی بەسەریەکەەوە یەک مەرجی لە دەست بدات ئەم مافەی لێ وەرئەگیرێتەوە وەزائیدەن بە مردنی کەسی دایان کار کە ئەمە لەو حاڵەتەشە ئەوەی لێ وەرئەگیرێتەوە. هەندێک جارەوەیە کە لەوانێ باوکەکە هیچ بەڵگەیەکی نەبێ خۆ نەیبینیوە نازانێت کە دایکەکە چۆن مامەڵی لەگەڵدا دەکات این چۆن بۆ دادگای ئەسەلمێنێت کە بە شێوازێکی باش دایانیکردنەکە بەڕێوە ناچێنی بۆ دادگای ڕوون کاتەوە کە پێویستە ئەم منداڵە لای دایکی نەبێت یاخود دایانیەکەی بگوازێتەوە. بەڵێ دیارە یعنی لە یاسایە لە یاساکە لە مادەی 57 تاریخی لە بڕگەکانی زۆر بەڕوونی باسی ئەوە کات کە باوک مافی خۆیەتی چاودێری و سەرپەرشتی پەروەردەکردنی منداڵەکەی بکات لە ماوەی ئەوە وەکو ڕقابەیە گوابێ وەکو ڕقابەیە گوابێ وا تا دایک بۆی نییە ڕێگری بکات لەوەی کە باوکەکە چاودێر بێ و سەرپەرشتیار بێ بەرامبەر بە
پەروەردەکردنی مناڵەکانی بەرامبەر بە چاودێریکردنی قۆناغەکانی خوێندنی ئایا ئەم مناڵە ینی لە قۆناغەکانی خوێندنیان چۆنە و هەر لایەنێکیش لە لایەنەکان هەستن بەوەی کە ڕێگری بکەن لەم چاودێریکردنە بەڕاستی لە ڕووی یاساوە بەرپرسیارە و ئەتوانێت لە ڕێگەی جێبەجێکاری دادەوە سکاڵای خۆی بەرز بکاتەوە کە ڕێگری لە مەسەلە بۆ نمونە چاودێریکردنی کردووە ڕێگری لە بینینی کردووە و هەر دایکێک ڕێگری لە بینینی مناڵەکەی بکە یا چاودێریکردنی بکات مەسەلە ئەو باوکە بیبینێ ماوەی یەک مانگ وەکو ینی جارێک ئاگاداریەکەنەوە لە ڕێگەی جێبەجێکاری دادەوە و دوجار ئەو مناڵە ئەگەڕێنرێتەوە یەک مانگ بێبەش ئەکرێت دایکەکە لە ئەرکی دایانێتی بۆیە ئەمە یاسا زۆر بە جوانی ڕێکی خستۆوە باوک ئەتوانێت زۆر بە وردی چاودێری پەروەردەکردنی مناڵەکەی بکە و بە پێچوانەشەوە ئەگەر لە لای دایکەکە نەبوو زۆر باش سەبارەت بە بینینی منداڵ لەلایەن باوکیەوە ئەو مەرجەکان چین کاتێکە باوکێک بێ منداڵەکەی ببینێت چۆن کاتی بۆ دیاری کراوە بە گوێرەی ڕێکارە یاسایەکان بەڵێ کاتی دیاریکردنی کاتی بینینی مناڵ بەنسبەت مناڵێکەوە کە شیرەخۆرە بێ واتە شیر بخوا شیری دایکی بخوا لە مانگێکا دووجارە ئەم باوکە بۆی هەیە دووجار بیبینێ و لە دوای شیر خواردن کە قۆناغی شیر خواردنی تەواو کرد باوک بۆی هەیە یاخود بە پێچەوانەشەوە یان لای باوکەکەیە لە دوای قۆناغی شیر خواردن لە لای باوکەکەیە یان نەخێر هەر لە شیرەخۆریەوە لە لای باوکە بەڵام کەسێکی بۆ گرتووە شیری پێبدایان شیرێکی مەسەلە دروستکراوی پێئەدا لەم حاڵەتە ئەم مناڵە ئەتوانێ مەسەلە بگەڕێتەوە بۆ لای مەسەلە دایکەکە یاخود بە پێچوانەوە بگەڕێتەوە بۆ لای باوکەکە بەڵێ زۆر باشە سەبارەت بە گەڕانەوەی منداڵ بەڵام بیرم نەچێت تەمان منسبەت ئەو مودێ باسم نەکرد کە لە دوای شیرە خواردنەوە بیستوچوە ینی هەموار کراوە لە ئێستاە لە مانگیەکە 4 جار لێباتە لە هەفتەیەکە جارێک دایک یاخود باوک ئەرکەکە لای کامیان بێ مناڵەکە بۆی هەیە بە 24 کاتژمێر لە لای بمێنێتەوە لە چه حاڵەتێکدا ئیدی دادگا منداڵەکە لە دایانیکردنەوە لە لای هەردوو لا ناهێڵێتەوە ئیباتە بۆ شوێنانی کە سنتەرێت نازام چوون کوێیە لێ منداڵەکە بەخێو بکرێت و دایانی بۆ بکرێت بەڵێ خۆی ئەسڵ ئەوەیە دادگا بەڕاستی لە لای دایک بێە لە لای باوک بێە لە لای هەر کەسێکی ترکە بۆ ئەو ئەرکەی پێدرێ ینی ئەرکی دادگایە کە چاودێری ڕەوشی دایانیکردنەکە بکات و هەر کاتێک دادگا زانی کە ئەم مناڵە مەسەلە دایانێتەکەی باش بۆ ناکرێ یا دایک و باوکەکە مەرجی دایانیکردنیان لە دەستاوە یاخود ئەو کەسە مەرجی دایانی لە دەستداوە ئەو کاتە دادگا بۆی هەیە کە لەوی وەربگرێتەوە طبعاً بە قۆناغ بە قۆناغ وەکووتمان کێ لە پێشترینە دایک لە پێشترینە بۆ وەرگرتنەوەی مناڵەکان بەو مەرجەی دایانیکردنی تیابێ و پاشان لە دوای ئەو باوکە و لە دوای نەمانی هەردووک ئەم کەسانە جاری وهەیە دایکە و باوکان لە ژیان دانامێنن ئەو ئەرکە ئەدرێت بە پێی پلەی خزمایەتی یەکەمین جار بۆ دایکی دایک ئەتوانێت داوای بکە پاشان بۆ دایکی باوک و لە دواترا مەسەلە بۆ نمونە بۆ خوشکی دایک ئەنجا ئەگەڕێتەوە بۆ خوشکی باو یعنی لە حاڵەتی نەبوونی هەر کەمێکیان ئاوا بەرامبەرەکات دادگا سیر ئەکات لە هەموو شیانە زیاتر ئافرەتەکان هەڵ ئەبژێرێ بۆ دایانیکردن چونکە ئافرەت لایەنی سۆزداری و لایەنی بەدەمەوەچوونی مناڵ و حوسڵەکردنی پەروەردەکردن و جێبەجێکردنی کاروبارەکانی مناڵ بەڕاستی زیاتر ئافرەت لەو ڕۆوە بەهێزترەوە لە پیاو بۆیە ئاوا ئەگەڕێتەوە و لە حاڵەتێکە کە هەر کەسی نەبوو ئەگەڕێتەوە بۆ لای مامەکانی یاخود پورەکانی بەڵێ سەبارەت بە زەوتکردنی مافی دایانیکردن لەوانێ زۆرێک لە خەڵکی زۆرێک لە دایکان و باوکان بۆی ئەو ڕێکارە توندەی لە نێو دادگاکان و بابەتە یاسایەکاندا هەیە گوێ بۆ نەدات کە مافیشی زەوتەکریا خو زوڵمی لێکرد لەم بابەتەیە پەنا نەباتە بەردادگا
گرنگترین ڕێکارەکان چۆن چۆنیە کاتێک کە دایکێک زانی بۆ نمونە منداڵەکەی نادەنەوە یاخود نایڵن دایانیکردنی منداڵەکە لە ئەستۆ بگرێت بۆ بەم شیاخ بە پێچوانەوە باوکێک دەزانێت کە زوڵم لە منداڵەکەی دەکرێت وەکو پێویست دایانی پێویستی بۆ ناکرێت ڕێکارە یاسایەکان چین واتە ئەو ڕێگایە چییە کە کەسێک لە دادگا سکاڵا تۆمارکە ئاات خۆی دەتوانێت سکاڵا تۆمارکە یاخود پارێزەرێک دەگرێت و کارەکانی بۆ جێبەجێ دەکات. خۆی یەکێک لەو ستەمانەی کە کۆمەلگا دەرحەق بە مافی دایانیکردن بۆ دایک ئەیکا ئەوەیە لە ینی حاڵەتەکان جیاوازن حاڵەتێک جاری وا هەیە مەسەلە ژیانی ژنومێردەکە ناگونجێەوە مناڵێکیش لە نێوانیانە جاری وا هەیە مناڵەکە ئەکرێت بە قوربانی یاخود مناڵێک بیا مناڵەکان بێت چکە هەمویان مافەکانیان هەر عینان شتە سێرەکەی ئەکرێتە قوربانی و ئەکرێتە چەکێک بۆ زیانگەیاندن بە یەکتری. و هەتا ئەکرێتە ئەوەی کە مامەڵە بەم مافەی مناڵەوە بکرێ مامەڵەواتە ڕێ ئەەکەون لەسەرەوەی ئەڵێ تۆ من تەلاق تێم جیابمەوە لێت بەو مەرجەی دەست هەڵگری لە مافی دایانێتی مناڵەکان لە لای تۆ نەژین باوکەکەڵە لە لای من و یاخود بە پێچوانەوە جاری وا هەیە دایکەکە خۆی مناڵەکانی ناوێ بۆیە لەو حاڵەتانە کە ئەم باوکە طبعاً بڕیارێکی دادگای تەمیز هەیە ئەو بابەتەی ڕێک خستووە کەڵێ بە هیچ جۆرێک مەسەلەی مافی دایانیکردن مافێکی مناڵە و بەس واتە دایک و باوک ناتوانن ئەم حەقا مەسەلە ڕەتکەنەوە یا بیکەنە مامەڵەیەکی بینی خۆیان و ئەو بکەن بۆیە مەسەلە ئەو جیابوونەوەی لەسەر ئەمە ئەکرێ من ئەوە جیابوونەوەکە پەسەندە واتە لەفزی تەلاق بەکارهات جیابوونەوەکە یا مخالە عەکرا لە مەسەلەی خولعە یا جاری وا هەیە مەسەلە قەرزە مەسەلە ئەم باوکە قەرزارە بەرامبەر بە مافی دایکەکەی مەسەلە نەفەقەی نەکێشاوە یا ئەڵێ دایکەکە یاخود مەسەلە لەسەر مارەیەکەی یەک دەست لە هەموو ئەم شتانە هەڵ ئەگرێ لە پێناو خاتری مناڵەکانی بەڵام ئەمە لێرە دادگای تەمیز وە شەرعیش ئەمەی بە باتڵ داناوە ئەم مامەڵەی بە باتڵ بوونیە على الباطل فهو باطل کەواتە ئەو کەسە ئەتوانێ دووبارە لە دوای ئەو جیابوونەوەیە دووبارە دەست بگرێتەوە بەو مافی دایانیکردنە چونکە ئەو مناڵە مافێکی مناڵەکەی کەس ناتوانێت مامەڵی پێوە بکات ئەوەخەن ئەمە خۆی ئەتوانێت بیکایانە بە ئیلا نەبی لە پارێزەر بگرێ بۆم بابەت خۆی طبعاً دادگا هەمیشە کارەکانی لەوە دەست پێکە ئەبێ داواکارێک هەبێت لە دادگا داواکاری واتە بابەتێک هەبێ کە چۆنەڵێ محەلی ئەو داواکاریوێ کە دایانیکردنە طبعاً پارێزەر هەبێت یاخود نەبێت بەڵام بوونی پارێزەرێک بەڕاستی ڕێگاکەت بۆ ئاسانەکات و ڕێگاکەت بۆ کورتەکاتەوە و دوجار جاری وا هەیە مەسەلە ئەو کەسە بەرامبەر بە ڕێکارە یاساییەکان بەرامبەر بە مافە شەرعی و یاسایەکانی خۆی هیچ معلوماتێکی نییە بۆیە ئەکەوێتە هەڵەوە بۆ ئەوەی مەسەلە ئەم کەسە نەکەوێتە هەڵەوە بەڕاستی پارێزەر بۆ ئەو حاڵەتە دروستە ئەگەرنا کەسێک خۆی تەواو شارەزا بێ بەرامبەر بە دەق و یاساکان و ئەو شتانە چکە لە مەسەلەی دادگا جاری وهەیە بە کەلیمەیەک ئەیدۆڕێنیوە بە کەلیمەیەک ئەیبیتەوە بۆی تاکەکان تووشی ئەو حاڵەتە نەبن بەڕاستی ینی پێویستە ینی پێویستێکی ئەوەیە کە زیاتر تۆ طریقت بۆ ئاسانەکە ڕێگەکەت بۆ ڕۆشنترە کاتەوە و مافەکەت زیاتر ئەتوانێت دەستەبەرکات جاری وایە تۆ دەست لە مافێک هەڵەگری بەڵام لەو لاوە مافێکی تر مەسەلە ئاگاد لێ نەبووە فەرامۆش کراوە سەبارەت بە زەواجکردنەوەی ئافرەتان لەوەی کە کاتێ منداڵێک لەلایەتی و مافێتی کە دایانی بکات چۆن ئەمە مامەڵی لەگەڵ دەکرێت بەڵێ دیارە شوکردنەوەی ئافرەت لە شریعەتی ئیسلامیە یەک طبعاً دقێک هاتووە لەسەر ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتێک دێتە خزمەتی ئەفەرمێ من مناڵێک لە سکمایە و مێردەکەم بە ناڕەوا تەلاقیاوم حەزەکەم ئەم مناڵە لەلام بمێنێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ تۆ لە پێشترینی بۆ دایانیکردن تا ئەو کاتەی شود نەکردوێتەوە طبعا ئەمە هەموو هەر حکمێک کە دەرەچێت لە بابەتێکە بە پێ عیلەکەیەتی ئەو ئافرەتە طبعا لێرەیە کۆی زانان یعنی ئەوەی کە لە پێشەوە باسم کرد چەقی دایانیکردنە بریتێ لە بەرژەوەندی مناڵەکە
بەرژەوەندی مناڵەکە لە کووا بێت ئەلەویە دەسەڵاتێکی تەواوی پێدراوە بۆی ئەم مناڵە لە لای دایکی بێ لە لای کەسێکی تر بێ بۆیە دایکەکە بە شوکردنەوەی ئەو مافە لە دەست نادات بە مەرجێک یان یاخود وتمان مەرجەکان لە دەست بدا یاخود پێویستەکە لە کاتی مارە بڕینە ئەم باوکە تەعهودێک بدات یا لە دوای مارە بڕینیش بێت بەڵام پێشتر ئەبێ خۆی لەگەڵ یا قسەی کردێت چکە دایکێک ئەو نەمتعلق بێ بە دایانیکردنی مناڵەکەیەوە بەڕاستی ئەبێ ئەو مەرجە لەگەڵ هاوسەرەکەیە پێش وەخت یاگلا کرد بێتەوە و لە دادگاکانیش مەسەلە تەعهودێک بدات کە بە جوانی ئەتوانێ سەرپەرشتی ئەم مناڵە بکە و ئەتوانێ چۆنڵی بەرژەوەندیەکانی مناڵەکە بپارێزێ ئەگەر ئەم پیاوە هەڵنەسا بەم جێبەجێکردنی ئەم مەرجە ئەم ئافرەتە لە ڕووی یاساییەوە لە ڕووی شەرعیەوە ئەتوانێت داوای ئەوە بکات کە جیابێتەوە یعنی واتە یەکێکە لەو شتانی کە ئەتوانێت پێی لە پیاوەکە جیا ببێتەوە ئەگەر ئەو مەرجەی جێبەجێ نەکرد بەڵێ کەواتە شوکردنەوە ڕێگر نییە لە بەردەم ئافرەتە بەرژەوەندی مناڵەکە لە لای هەر کامێکیان ئەگەر بە شوکردنەوەی زەرەری پێکەوت محکەمە خۆی دادگا خۆی هەڵئەسێ بە لێ وەرگرتنەوەی ئەو مناڵە لەو بڵێن دایکە و لەو باوکەی کە دایکەکەشوی پێ زۆر باشە هەندێک جار حاڵەتێک ڕوو ئەدات کە دوایوی کە هەردوو ئەو هاوسەرە جێ ئەبنەوە نە باوکەکە ئەوێت منداڵەکە لای بێت نە دایکەکە ئەوێت منداڵەکەی لەلا بێت یاسا و دادوە چۆن بڕیار لەسەر ئەم بابەتە دەدات ئایا ئەی سەپێنێ بەسەر دایکەکەیە کە ئیلا نەبی لە لای دایکەکە بێت یان دەبێت چۆن مامەڵی لەگەڵ بکری ئەمان خۆی مەسلەی مافی دایانەتی هەروکوتم مافە ئەرکیشە ئەو ئەرکە لە شریعەتی ئیسلامیە ئەڵێ واجبێکی پێویست کراوە واتە فەرزێکی عینە ئەگەر هیچ کەسێ نەبێ دایانی بۆ بکە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر کەسانێک هەبن ئەم دایانی بۆ بکەن ئەو فەرزە لەسەر دایکەکە نامێنێ ئەبێتە فەرزێکی کیفایە واتە ئەگەر یەکێک جێبەجێ بکە ئەو ئەرکە لەسەر دایکەکە ئەکەوێ ئەمە بەنسبەت شەرعەوە بەنسبەت قانونەوە طبعاً لە شەرعیشە هیچ شتێک بە زۆرە بلێن ناکرێت یعنی بە زۆر دانی واتە لە قانونی یاساشدا بە زۆر مناڵ بەهێن ناکرێت بەڵام ئەگەر هیچ کەس نەبوو ئەو کاتە دادگا ئەبێ ڕێکاری تر بگرێتە بەر بۆ ئەوەی قەناعەت بەم دایکە بکە کە ئەم مناڵەی لەلا بمێنێتەوە و مانەوەی ئەو مناڵە بەڕاستی پەیوەستە بە نەفەقەی باوکەکە وەزایدەن ئەو شوێنی گرتنی شوێنێک بۆ مناڵەکە چکە زۆر جار باوک یعنی من ئێستا یعنی بیرەکەمەوە ساڵانێکی زۆر پێش ئێستا لە ساڵی نەوەتەکانە باوکێک مناڵەکەی لە دایکەکە وەرگرتەوە بەوەی کەوتی طبعاً کاتێ ئەو لیژنەیان کە نارد سەیری ژیانی مناڵەکە بکە بزانێ ئایا ژیانی لە کام لایەن باشترە بۆی محکەمە بە پێ ئەوە بڕیارەدا طبعاً ماڵی باوکی کچەکە قەرەباڵغتر بوون دایکەکە قەرەباڵغتر بوون مەسەلە نەیتوانی بوو ژووری نووسن و تەرتیبات و مەسەرە ماڵێکی قەرەباڵغ بوون لەوانەیە بوو ئەم مناڵە زیانی هەبێ ماڵی باوکەکەەوە یعنی هەموو شتێکی بۆ متەوەفر کرد بوو لە ماڵی خوا لە سیسەم و لە تەرتیبات و ماڵێکی بێدەنگتر و ئەوانە دادگا بڕیاری دابوو بەوەی کە ئەم مناڵە بگەڕێتەوە بۆ لای باوکەکەی کە دایکەکە بەڕاستی زۆر بریندار بوو بەم حاڵەتەوە هەتا ئێستاش ئەو دایکە داخە لەو دڵەیە کە نەیتوانی مەسەلە ئەو مافیدایانیکردنە بۆ مناڵەکەی بێنێتە دی هەر ئەو کاتە ئەگەر یعنی مەسەلە پارێزەرێک یاخود خۆی سەلیقەی ئەوەی هەبوایە بیتوانایە داکۆشی لەسەر ئەو کاتچکە کە ئەو شوێنەی بۆ ئەو متەوفەر کردووە لە ماڵی باوکەکە ئەولاترە دادگا کە ئەڵێ ئەبێت شوێنێک بۆ دایانیکردنەکە دەستە بەر بکە کەواتە ئەیتوانی بەو شێوازە بیگەڕێنێتەوە لای خۆی بەڵێ خاتووەوان وتەی منداڵ بۆ دادوەر گرنگە بۆ منە 10 ساڵ بێت یانی نەگەشت بێتەوە تەمەنە بڵێ من لە لای دایکم ژیانم خۆش نییە ئەمە کێش و گرفتەکانمەیان بە پێچوانەوە لە 10 ساڵە گوێی لێ ئەگیرێ لە 10 ساڵە گوێی لێ ئەگیرێ لە قسەکانی بەڵام دوجار وەکو پێموتی دادگا متابعی ئەو شتانە ئەکا بزانێ وایە یاوانە جاری وا هەیە مناڵ هەتا لە دوای 15 ساڵ طبعاً لە دوای 15 ساڵ بۆ 18 ساڵیش هەر دایانیکردن بەردەوامە واتە بەڵام ئیتر لە 10 ساڵە ئەم دایک و باوکە بڵێن باوکەکە ئەتوانێت داوای مناڵەکە بکاتەوە ئەگەر مەرجەکانی لە دەستدا بوو
بەڵام ئەگەر مەرجەکانی لەدەست نەدابوو بەرژەوەندی مناڵەکە لابوو دادگا درێژێکاتەوە لە 15 ساڵەوە بۆ 18 ساڵ ئەو کاتە قسەی مناڵەکە وەرەگیرێ ئەو کاتە سەرپشک ئەبێ لەوەی کە چ لایەنێکیان هەڵبژێرێ طبعاً لەو حاڵەتەشە هەر دادگا وەکوتم پێویستە لەدایک بوونەوە تا 18 ساڵ تەواوکە ئەم چاودێری ڕەوشی پەروەردەکردن و دایانیکردنی ئەم مناڵە بکات لە هەموو قۆناغەکانە ئەتوانێت بزانێت ئەم مناڵە لە دوای 15 ساڵ بۆچی لایەکیان هەڵبژێرێت چکە لەوانەیە جاری وهەیە ئەو لایەن هەڵبژێرێت کە مەسەلە زەبط و ڕەبط و هینی کەمترە بەڵام دوجار زەرەر لە بەرژەوەندی مناڵەکە ئایا لە ماوەی ڕابردوودا هەندێک حاڵەتمان بینی کە منداڵ دوایەوەی کە جابوو بوونەوە بۆ نە منداڵەکە لای دایکی بوو ئەشکەنجە درابوو ینی ئاسەواری ئەشکەنجەدان بە جستەی مناڵەکەەوە هەبوو ئایا بەدەر لەوەی کە ئەم منداڵە لە دایکەکە ئەسێنرێتەوە سزای دیکەشی بەسەر ئەسەپێنرێت بۆی کە لە لای نەبووە بە شازێکی خراپ بەخێوکراویان ئەو دایکانی کە مەسەلە بەو شێوازە هینەکان هەری یەکێک ینی بەڕاستی یەکێ لە مەرجەکانی دایانیکردنی لەدەستداوە کە بریتە لەوەی کە ئەبێ ئەم جۆرە کەسانە مامەڵی نەخۆشێکی دەرونیان لەگەڵا بکرێت کەسێ ئەگەرنا دایکێگە دایکێکی سەلیم بێ دایکێکی ئەوە بێ کە بە تەواتی دایکاتی بکە هیچ کاتێک دڵڕق نییە بەرامبەر بە مەسەلە جگەرگۆشەکەی هیچ کاتێک حەز ناکات بە هیچ جۆری ئازار بەڵام کاتێک کە ئەم حاڵەتەی تیا دەستەبەر بوو معناوایە مەرجی ئەوەی لەدەستاوە لە ینی مەرجی توانایی تیانە کە مەسەلە ئەم مناڵە هێنکە بۆیە دوجار دادگا سزایەدا ئێمە یاسای بەرەنگدار بوونەوەی توندوتیژی دژی خێزان یعنی یەکێک لەو بابەتانە مناڵەکە لە ناو ئەو شەریحەی ناو خێزانە ئەگەر توندوتیژی ڕوبەڕووبەوە سزا ئەدرێت بەرچاوڕوونی بینەران سزاکە بۆ نەمادیە خود زیندانیکردنە چۆن بڵێ هەردووکی تایە و جگەلەوەی کە مافی یان چۆنڵی مافی دایانیکردن لەدەست ئەدا ئەوە یەکسەر لی وەرەگیرێتەوە و ئەم دایکە هەر حاڵەتێکی هەبێ مەسەر حاڵەتێکی دەرونیە جاری وایە ئەم دایکە شتێکی خراپتر بەرامبەر بە مناڵەکە تووشی لەش فرۆشیەکە مناڵەکە تووشی دزیکردن و بە دڕەوشتی ئەکا ئەم حاڵەتانش هەر یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی نابێت ئەم مناڵە لە لای دایکەکە بمێنێتەوە ئەگەر بۆ دادگا سەلما کە ئەم بابەتەی تایە یا زیندانی کراوە حکم دراوە بە مەسەلەیەکی شەرەف حکم دراوە بە زیناکردنێ حکم دراوە ئەمانەش هەمووی باوک ئەتوانە بیکاتە وەسیلەی بۆ گەڕانەوەی مناڵەکەی چکە دوجار مناڵەکەی زەرمەند ئەبێ لەم حاڵەتەی کە دایک تووشی بووەوە زیندانی کراوە کەواتە بۆ زیندانیکردنی دایک یاخود حکومدانی باوکەکە بە کاتی بێ یاخود هەتایی بێ ئەتوانێ ئەم مناڵە وەربگرێتەوە لە دایکەکە کاتمان تاوە بەس پرسیارێکی دیکە و وەڵامێکی کورت لەم کاتەیە سکاڵا گرنگە تۆمار بکرێ یاخود داواکاری گشتی جێبەجێکریانە ئیلا نابیلا بێ داواکاری خو سکاڵا تۆمار بکرێ بۆ سزادانی ئەو کەسی کە ئەنجام بدات خۆی سکاڵا ئەبێت تۆمار بکرێ هەموو سکاڵایەکیش کە تۆمار ئەکرێ ئەچێتە بەردەم داواکاری گشتی و داواکاری گشتی ڕەئی خۆی لەسەر ئەدا لەسەر ئەو سکاڵایە بۆیە داواکاری گشتیش لە مافی ئەو مناڵە بەڕاستی یەتە سەر خەت لە کاتێکە کە سکاڵا کرابێ یاخود مەسەلە سکاڵا ناکرێت بەس کەسێکە بۆ نمونە دراوسەیەکە خەڵکێکە خەبەر ئادا بەلایانی پەیوەندیدار کە لەو ماڵەیە مەسەلە ئەو مناڵە بەکارە هێنرێ بە شێوەیەکی نامەشروع ئەو مناڵە توندوتیژی بەرامبەرەکرێ ئەو کاتە بەپێ ئەو قسەی ئەو مخبیرەی کە خەبەرەکە ئەدا بە دوواداچوونەکەن ئەو کاتە داواکاری گشتی بە تەواتی دێتە سەرخەت. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو ئاڤان ئەحمەد پارێزەر سپاس کەم دەرفەتەر بێ بەخشی سپاس بۆ بەڕێستان.